سڵاوتان لە بێتۆم کاتتان باش لە گەڕێکی ڕزگاریم لە شاری سلێمانی دیارە لێرە کۆمپانیایەکە کۆمپانیای پریما بۆ گواستنەوەی خێرا لێرە لەلایەن لیژنەوە بەشەکانی قایمقامەتی سلێمانی و کۆمپانیایەدا دەخرێت لەبەرەوەی کۆمەڵێک دەرمانی یاخود گژوگیا هەبووە کە هیچ مەرجێکی تەندروستی و سەلامەتی تێدا نەبووە لێرە فرۆشراوە بە هاوڵاتیان لێرە لیژنەوە بەشەکانی قایمقامەت دیارە لێرە دەیانەوێت لەسەر کۆمپانیایە زانیاری زیاتر ئاشکرا بکەن و کۆنگرێکی ڕۆژنامەوانیان هەیە چینە لای خۆیان بۆ وەرگرتنی زانیاری زیاتر. سپاس بۆم دەرفەتە بەخێراتن دانەکەین خۆتە زانی لە دوای ئەو بە دوواداچوونە وردەی کە لیژنەوە بەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی بۆ سەرجەم سێکتەرەکانی کەن لە دوای ئەو سکاڵا زۆرەی کە بۆ پەیجی فەرمی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی هاتبوو لەسەر جۆرێ لە کار کە لە شاری سلێمانیا خەریکە بێتە جێی نیگەرانی بۆ هاوڵاتیان ئەویش ئەو کە ئەم کۆمپانیای پرایم لە گەڕێکی بەختیاری کاری تەنها گەیاندنە بەڵام بەداخەوە بۆ هەنێک ئیشی دەرمان کە دەرمانی عاشابە بە شوەیەکی زۆر ناتەندروست هەم لەباری ڕێکلامکردنەوەی سابڕێز دکتۆر باوان ئەمدانی ژنەی باڵای قایمقامەت و نوێنەری تەندروستی سلێمانی ڕوونکردنەوەی زیاترەدا لەوبارەوە ئەوەی کە منەمێ ئاماژەی پێ بکەم هەرەوەیە کە بەپی چالاکی خۆی کاری نەکردووە و ئێستا وردەکاری ئەمیشە بەڕێز دکتۆر باوانی کاتە ڕووبەتە. دکتۆر باوان ئەو دەرمانانی کە دەستی بەسەرداگیراوە لە چ ڕوویەکەوە کە ئەمەرجی تەندروستیەکان چۆن بوون دەرمانەکان زیاتر چی بوون کە دەستی بەسەرداگیراوە؟ ئەم دەرمانانی دەستی بەسەرداگیراوە زۆربەی دەرمانی عاشابن کە لێ نووسراوە بۆ چارەسەری نەخۆشی بەکارێ بۆ نمونە نەخۆشی زەخت و شەکرە و قەڵەوی و زایفی و مقەوی جنسیتیە کە هیچی کەس نازانێت دەرمانەکانی ناوی چیتە ئەو زۆر بەشی بە زەمان فرۆشراوە کە بە سعرێکی کەمە خۆی لە ناو بازاڕە تایەتی بە سعرێکی کەمە و لێرە بە گرانترە فرۆشێ بە شارەکانی تری کوردستان و خواروی عێراق کە بە ئۆنلاینی فرۆشن هیچیشی نابێت زەمانی هەبێت بە زەمانی فرۆشن لە بەرەوەی ئەمانە دەرمانی لە ئاخیرا مکەملی غذائین سەپلیمنتن ئەگەر وەکو ئەوش بێ لەسەری نووسرابێ حسابی دەرمانی بۆ ناکرێ نابێ ئەوە بە شێوەیەکی ئۆنلاین کڕین و فرۆشتنی پێوە بکرێ کە بۆ ئەوەیە کە پارە لە خەڵک کێشنەوە خەڵکی پێ خەڵە دێنن. دکتۆر ئەوەی کە هەیە زۆر جار پرسیاری هاوڵاتی ئەوەیە تەنها سزاکەیان داخستنەکەی بۆ ماوەی کاتیان یان چی سزایەکی تری دەکرێت؟ نەخێر ڕووی یاساکرێتەوە لە قایمقامەتی سلێمانی سزای یاساییمان هەیە و غەرامەشمان هەیە و بێگومان بەعزێکێسیشمان هەیە درێ بە دادگا. ئەوڕێی دەستی بەسەرداگیراوە چەندە بڕەکەی زۆرە بزەبەت نازانم چەندێکە بە عادەت حساب نەکراوە کە هێنراوە بۆ قایمقامەت و لێوە دەستی بەسەرداگیراوە. بەڵەتیاتی لە ناوخۆیان دروستەکرێت و بەشێکی هەیە سەرچاوی دیار نییە چکە هەر لەی بڵێکیان لیاوە و خۆیان تاریخیان قسۆتە سەری و لەسراوە بۆ نمونە دەرمانێک بۆ قەڵەوی بۆ زعیفی بۆ نەخۆشی دڵ شەکرە زەخت ئەم پشتانیان لەسەر نووسیوە کە هیچی سەرچاوەکەی دیار نییە. بێگومان هەموو کەس ئێمە ڕۆژانە لە قایمقامەتی سلێمانی کە چاودێری شوێنەکانەکەین و ڕێنمایی بڵاوکەینەوەنێکە نابێت دەرمان بە هیچ شوەیەک بە ئۆنلاین فرۆشێت و مەسەلەی جیا دەرمان کە بۆ قەڵەوی و بۆ زعیفی ئەم شتانە بەکارێ زۆربەی ئەسڵ و ئەساسی نییە ئەوەی کە هەبێت لە ڕێی پزیشکی پسپۆڕەوە بێ بنووسێت و بەکار بێت. گومان لە مەسەلەی طوبیە گرنگی نییە بۆ دەرمانکەوە شتێک بە زەمان بفرۆشێت کە بۆ نەخۆشی بەکاربێت و ئەم دەرمانانە کە زۆربەی گیاین زۆربەی وەکو سەپلیمنت و مکەمەلی غەزایی بەکارێت تۆ ناکرێت نەخۆشێکی دڵی هەبێ بیخێتە سەر ناوەیەک لە سرکە بڵێ ئەمە پی چاگەبیتەوانێ و حاڵەتەکە و تێپەڕێنی و لە سایاسە چاگەبیتەوانێت ئەمە پێویستی بە چاودێری پزیشکی پسپۆر هەیە کە دەرمانی خۆی و ڕێکاری خۆی هەیە بەکاری بێنێ.